گۆرانی دوودڵ مەبا لە سەداوەکاری شێغاسۆی مامنووری پێشکەشە بە سەرە قەساب و هیوای مامزرار و هەموو خۆشەویستان و خۆشەویستی کاگاسۆ هیوادار بەدڵیان بێت. وە پەیمانی پڕ لە سوێندت خۆشەویستی یەکەم ژوانمان گوڵت دەدا لە یەکەمەوە بە خەندەوە لێ دەڕوانی دوودڵ مەما چیتر عاشق بە کەس مەما تو خۆشەویستی خۆتەیە دایاڵە بێ وەفا مەما ئەتو ئاسۆی خۆتت هەیە دایاڵە بێ وەفا مەما گۆرانیە لە سەداوەکاری هیوای مامزراری پێشکەشی دەکا بە کاکە شاپۆی سەعید بەگ و هەموو خۆشەویستان. هەرچیت بۆ بکەم تاوانباری لەوڕۆ بڕوا بەجێم بێڵە هەرچیت بۆ بکەم تاوانباری لەوڕۆ بڕوا بەجێم بێڵە دوودڵ مەما چیتر عاشق بە کەس مەما ئەتۆ ئاسۆی خۆتت هەیە لە ناو خەڵکی ئەمڕۆ مەما دوودڵ مەما چیتر عاشق بە کەس مەما تۆ خۆشەوی